بەڕێوە چوونی کۆڕبەندەکە تیشکی خستۆتە سەر هەم بابەتی ئەدەبی سەردەم و هەم تیشکی خستۆتە سەر بابەتی با بڵێن گەشەپێدانی پەروەردەی هەردوو بابەتەکەش تیشکی خراوەتە سەر ئەوەی کە بۆ منداڵان بێت و تا هەم ئەدەبیاتی منداڵان و هەم گەشەپێدانی پەروەردەی تایبەت بە منداڵان بە شێوازێکی دروست جای کۆڕبەندەکە دروشمێکی هەبووە لەژێر ناونیشانی داهاتوویەکی گەشت لە ئەدەب و پەروەردەی منداڵان لەگەڵیشە هەوڵدراوە وەک هەنگاوێکی نوێ پشت بە کۆمەڵێک توێژینەوە تێدا ببەسرێت جا ئێمە لە تەوەری ئەم بەشەمان قساکەین لەسەر ئەوەی کە چۆن ئێمە لە ئەم کۆڕبەندەیە تیش کراوەتە سەر ئەوەی کە کێشەی ئەدەبیاتی منداڵان چییە یان گەشەپێدانی پەروەردەی کێشەکانی کامانە بۆ لە ڕێگەی ئەلبەتە توێژینەوەکانەوە لەگەڵی شە هەوڵەیەن قسە بکەین لەسەرەوەی کە ئەم دوودانە چۆنەتوانن بۆ چارەسەرکردنی کێشەکان با بڵێن هاوکاری یەکتری بن هەر بۆیە بە میواندارەتی خات و پەیام ئیبراهیم ئەدیبی بواری منداڵان و چالاکوانی پەروەردەی کە خۆی یەکێک لە کەسانی با بڵێن بەشداربوو لەم کۆڕبەندەیە بووە لەسەر ئەم بابەتە زیاتر گفتگۆکەین مامۆستا پەیام سڵاوت لەبێت زۆر بەخێر بیت لە سەرجەم بینەران و بیسەرانی کورتساتی ئازیز دەستان خۆش بێت پێم خۆشە خۆت باسێکی کۆڕبەندەکەمان بۆ بکەیت کە لە کۆڕبەندەکە چۆن باسی پەروەردەی منداڵ و هەروەها گەشەپێدانی پەروەردەیتان کرد دەستان خۆش بێت سپاس لە ڕۆژی 15دا با بڵێن یەکەمین کۆڕبەندی ڕاوێژکاری تایبەت بە گەشەپێدانی پەروەردە و ئەدەبی هاوچەرخ سازدرا لەلایەن لقی سلێمانی یەکێتی نووسەرانەوە و بە سەرپەرشتی زۆر بەڕێز کاک دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا باوەڕمان وا بوو کە ئەتوانین ئێمە لە ڕێی ئەم کۆڕبەندە ڕاوێژکاریەوە پشبەستوو بە کەسانی پسپۆر بواری پەروەردەوە هەم ئەدەبیاتی منداڵان بتوانی دەست بخینە سەر برین و کێشەکانی هەم بواری پەروەردەوە هەم ئەدەبیاتی مناڵان و ئەم کۆڕبەندە بەرهەمی دیداری ئەدەبیاتی مناڵان بوو کە لە ڕۆژی 4 نۆی مانگی ڕابردوو دیدارێکمان سازدا بۆ ئەدەبیاتی منداڵان کە تایە دەدانە توێژینەوە لێکۆڵینەوەمان لە ئەدەبیاتی مناڵانە کرد کە بۆ ماوەی 10 ساڵ بوو دیداری لەم شێوەیە نەکرابوو و یەک خاڵەکە من زۆر دڵم پێخۆش بۆ ئەو ژنی یانە بووە لە ڕابردووە و لەم توێژینەوەی دیدارەکەیە چەند ژنێک ئێمە بەشداریمان کرد بە لێکۆڵینەوە و توێژینەوە دوایی دەنگدانەوەیەکی باشی هەبوو ئەنجامێکی باشی هەبوو هاتین دیداری ئەدەبیاتی مناڵانمان لێەوە بەرهەمەکەی بوو بە کۆڕبەندێکی ڕاوێژکاری تایبەت بە ئەدەب و پەروەردەی مناڵ بە دروشمی دنیایەکی ئارام داهاتوێکی گەشت بۆ پەروەردە و ئەدەبی هاوچەرخ زۆر باشە لەگەڵ ئەو لێکۆڵینەوە توێژینەوەی ئێوە گەشتنە ئەوەی چ شتێک هۆکارەیە چ شتێک کەم و کوڕی هەیە لە ئەدەبیاتی بناڵە بۆی کە ئێوە بتوانن لەم کۆڕبەندەیە گفتوگۆی لەسەر بکەن و بەرەو چارەسەری بەرن مادام پەیوەستە بە داهاتوی مناڵ و گەشەی مناڵ بەڵێ کۆڕبەندەکە دوو بەش بوو بەشێکیان ئەدەبیاتی منداڵان بوو بەشێکیان پەروەردە بوو ئەوەی کە تایبەت بوو بە ئەدەبیاتی مناڵان ئێمە لە ڕابردووە توێژینەوەکانمان بینی و کێشەکانمان بینی هاتینەوە لە کۆڕبەندیەکەیە دەستمان خستە سەر ئەو بابەتانی یا خود بابەتی دیداری ئەدەبیاتی مناڵانەکەمان کرد بە بنەمایەک بۆ ئەوەی ئێمە لێرە و ئیش بکەین کە ئەدەبی مناڵان لەم چەق بەستوێی کە هەیە دەری بێنین نەبێ بە ژێرپی کولتوری بێگانەوە کولتوری جوانی کوردەواری ئەوانەی کە بۆ ئێستای مناڵان ئەخۆن ئێمە بین ڕێ ئەم دیدا ئەم کۆڕبەندیەوە پەرەی پێ بدەین کێشەکانمان ئەوە بوو کە بابەتێکی وەرگێڕدراوی زۆر بێسەر و بێبەر چاپ ئەکرێ ئەخرێتە زەهنیەتی مناڵەوە یەکێکی تر لە کێشەکان ئەوە بوو کە ئەدەبیاتی مناڵان گرنگی پێنادری یعنی ئەمە خاڵێکی زۆر لاوازی با بڵێن کۆمەڵگەی ئێمەیە کە گرنگی نادری بە ئەدەبیاتی مناڵان و ئەسڵەن وەکو ژانەرێکی ئەدەبی حسابی بۆ ناکرێت ئەمە بۆ هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە مناڵ هێشتا بە کەم سەیر ئەەکەین بۆیە ئەوەی ئیشەشی بۆ مناڵە کرێ بە کەم سەیر ئەکرێ ئێمە بین لێەوە تێبگەین لەوەی کە ئەدەبیاتی مناڵان چنێک گرنگە چنێ ضرورە گرنگی و ضروری ئەوەمان باس کرد یەکێکی تر لە بابەتەکانەوەیە کە وەزارەتی ڕۆشنبیری ژمارەی سپاردن نادا بە کتێبەکانی مناڵان هەر کەس هەڵەسێ بۆ خۆی کتێبێت چاپەکە ئەمە بۆ زهنیت یعنی تۆ چۆن خواردنێکی خراپ ئەدەی بە مناڵەکەت ئەمەش خواردنێکی خراپە بۆ مێشکی مناڵ هیچ فیلتەرێک نییە فیلتەر نییە بەداخەوە فیلتەر نییە بۆ کتێبی من بۆ خۆم کتێبم چاپ کردووە خۆم چوم داوام لێ کردو تکایە ژمارەی سپاردنم بنێ تکایە فیلتەرێک هەبێت لەوانەیە من لە شوێنێکە هەڵە بم بۆ نمونە نووسەرێک ئەتوانێت کتێبێکی مناڵان چاپ بکە لە بازاڕیشە بڵاوی بکاتەوە بەبێ ژماری سپاردن بەبێ فیلتەر بەبێ پێداچوونەوە کتێب چاپ ئەکرێ و ئەخرێتە بازاڕەوە و
ئەگا بەدەستی مناڵ و ئیتر لێو نەتیجەکەی چی هەیە ئەوە ئەبێ توێژینەوەی لەسەر ئەو بکرێت. کتێبانە چین کە بڵاوکرێنەوە بەبێت سپاردە کتێبی تایبەت بە مناڵانە بۆ نمونە شعرە چیرۆکە هۆنراوەیە بابەتی وەرگێدراوە با بڵێن ئۆپەرێت و شانۆگەریەکانە خۆ لەوانەیە بابەتی زۆر باشمان هەبێ بەڵام بابەتە باشەکان با لە خراپەکان جیاب بکرێتەوانێ ئەمەیان خاڵێکی زۆر زۆر گرنگ بوو. یەکێکی تر لەوانەی کە خاڵی لاوازی کۆمەلگەی ئێمە و گرنگی نادرێ بە ئەدەبیاتی مناڵان ئەوەیە کە وەزارەتی پەروەردە ئەدیبانی مناڵانی فەرامۆش کردووە. من بۆ خۆم وەکو ئەدیبێکی بواری منداڵان لە ڕێی شەخصەوە کە هەستیان کردووە چیرۆکەکانی من چیرۆکانێکی باشن بۆ پرۆگرامی خوێندن ئەشێن و ئەخۆن و سوودی لێوەرئەگیرێ لە ڕێی چەند سەرپەرشتیارێکەوە کە هاوڕێ من چیرۆکەکانم ناردوو بۆ وەزارەتی پەروەردە لەوێەوە هەڵسەنگاندنیان بۆ کردو ئۆکەیان یاوەتێ بەڵێ بابەتێکی باشە و ئەم ساڵ خۆشبەختانە لە پرۆگرامی پۆلیسی بنەڕەتی ئەوەکو تێست ئەخوێندرێ و هەمووی دەنگانەوەیکی باشی هەبوو کە چیرۆکێکی باشە چکە بابەتێکی وشکی بێزارکردبەی بە مناڵ زۆر جیاوازەلەوەی تۆ بەلەزەتەوە بە چێژەوە بابەتێکی ئەدەبی هەم سوودی ئەگەێنی هەمیش چێژی لێ ئەبینێ هەم ئەدیبەکانی خۆشتە ناسێ بۆ نەیناسنی یعنی مامۆستا پێیان هەر لە قسەکان تا ئێستا کە باسی مادام ئەم بابەتت کرد باسی لە ڕاستیە پەیوەندی نێوان ئەدەبیاتی منداڵان و پەروەردەی دروستت کرد بەڕاستی ئەم دوودانە تا چەند دەتوانن تەواوکەری یەک بن یان لازم و مەلزومی یەکەن باوەڕت ببێ عنی پەروەردە بەبێ ئەدەبی مناڵان زۆر کەم و کورتی هەیە و بە هەمان شێوەژ یعنی ئێمە ئەتوانین زۆر سوود ببینین من ئەگەر لە ڕێگەی شخصەوە نەبووە چیرۆکەکەم نەگەیش بەوەی کە لە پرۆگرامی خوێندنە دابدرێت ئێدەبا ئەم دەست پێشخەری لە وەزارەتی پەروەردەوە بێ ئەم وشیاریە ئەم گرنگی بدرێ بە بواری ئەدەبیاتی مناڵان لێەوە من خۆش خۆبەختانە بەڵێن خۆبەخشی بابەتەکەی خۆم ماندوو ئەبم ئەدەمێ زۆرم پێخۆشە سوودی لێ ببینە با ئەم پەیوەندی دروست ببێ زۆر تەواوکەری یەکترن ئەدەب و پەروەردەوە زۆر پێویستیشیان بە یەکتریە بەڵام ئەوەی کە گرنگە ئەگەر ئەمە زۆر لە خزمەتی پەروەردەیە بێ ئەو کەسە ئەو مامۆستا بەڕێزە ئەبێ بە چ شێوازی ئەم ئەدەبیاتە بگەێنێ بۆ نمونە ئەگەر چیرۆکێکی بەڕێز بێنی بۆ نمونە شێعری کە مامۆستایەکی ئازیزی کە بێنی گرنگەوەیە کە چۆن ئەیتە ئەو مناڵە چۆن ئەم مناڵە لای خۆشەویستە بێ ئەمە تا چەند گرنگە بۆ نمونە هەر ئەوە نەبێ مەشارێ بۆ مناڵە خوێنمەوە لەوانەیە مناڵەکە لی بێزار بێ خۆ لەوانەیە تااقەتی نێ بەس ئەگەر تۆ چێژت دایە و بە شێوەیەکی هوەرێکی جیاوازی خۆت کاریگەری هەبێ لەسەر مناڵە تا چەند گفتوگۆ لەسەرم بابەت بە دڵنیایی کێشەکەمان ئەوەیە کە وەزارەتی پەروەردە نایە گرنگی بە ئەم بابەتە بدا تا من پێی بڵێم من لەگەڵ سەحەرخانە لە ساڵی ڕابردووە لەسەر هوەری گێڕانەوەی چیرۆک و چێژ بەخشین پرۆگرامێکمان سازداد ئەگەر بیری مابێ هوەری گەیاندنی چیرۆک بۆ خۆی ئەگەر مامۆستایەک وانەی کوردی بڵێتەوە چیرۆکەکەی من باسکان نابێت هەر ئاواوەکو بابەتێکی وشکی بێزار کرد ئەبێ زمانی جەستە بەکاربێنێ ئەبێ کار لەسەر تۆنی دەنگی بکات ئەبێ با بڵێن ئاماژەکانی دەموچاوی کاتێک کە نیشانەی پرسیاری ویست نیشانەی پرسیار پیشان بدا واتە زمانی جەستە تۆنی دەنگی شێوازی گەڕانەوەکەی هەمووی بۆ خۆی ئەوەسێتە سەر ئەو مامۆستایی بەڵێ من چیرۆکێکم نووسیوە زۆر چێژ بەخشە هەوڵم داوە خۆشەویستی نیشتیمان لە ڕێی چیرۆکەکەەوە بەڵام توی مامۆستا لەسرت پێویستە و من بۆ خۆم ئەتوانم دەورات بکەمەوە بۆ ئەو مامۆستانە بۆ ئەو کەسانە کە من بۆ خۆم ماوەی 2 ساڵ ئەو خۆش هینەم خۆبەخشیە ڕۆشتومەتە قوتابخانەکان و باخچەکانی مناڵانەوانێ فێری هوەری گێڕانەوەی چیرۆکم کردوون سیمینارم بۆ مامۆستاکان کردوتەوانێ ئەتوانین ئەمە بکەین زۆریش ئاسانە و بەڵام وەزارەتی پەروەردە دیسان ئەگەڕێمە سەر و خاڵی دەبێت گرنگی بە کەسانی ئەدیبی مناڵان بدە باشە ئێمە زۆر جار کاتێ باسی نووسەری منداڵان نەکرێت ئێستا با بڕۆنە لای بەرهەمە چاپکراوەکان ئەبینین لەوانەیە کاتێک بەرهەمێک ئەگەر لە زمانێکی ترە وەرئەگێڕێتە سەر زمانی کوردی لەگەڵ یاوێنەکان زۆر جوانە بابەتەکان هاروهاجیەکی تایبەت بە منداڵانیتە قەڵەمی تۆزێک کوردی لانەی جیاوازتر بێت بەو شێوەیە تەنانەت نیگارکێشی کوردیش زۆر لانەیە بەداخەوە گرنگی پێنەدرێت پێم خۆشە بەڕێزت لەسەر ئەم بابەتە قسە بکەیت کە چۆن ئێمە ئەبێت نووسەرانی منداڵان من لەم ڕکابرایەتیە دەرەقەتی قەڵەمی نووسەرانی بیانی بێن بەوەی کە ئەوەی کە پەیامی کوردیە لەبارەی کەلتور و ڕەسەنایەتی شوناسی کوردی و ئەوەن بە شێوازێکی جوان نەرمونیان بە منداڵی بگێنن واش بێت کە منداڵەکە لەگەڵ یا هەست بە ئەمنیەتیش بکاتوانە بێ ڕاستەوە خۆتە بابەتی پەروەردە و نیشتمان و ئەمانە بە مناڵەکە بڵیت بە دڵنیایی سەحەرخان بۆ ئەمە زۆر پێویستمان بە دەستگایەکە کە هاوکاری نووسەرانی ئەدەبیاتی مناڵان کە من بۆ خۆم بابەتێکم بۆ نەرویجی وەرگێڕدراوە یەک دانە چیرۆک کراوە بە یەک کتێب
بەڵام لە کوردستانە من 16 چیرۆکم لە کتێبێکا جێ کردوتەوانێ کە دەستگایەک بۆی چاپ کردوم یعنی دەستگایەکە بۆ لە جاران لە خانەی سمۆرە هەبووە دەستگای تر هەبووە بابەتیان بۆ ئەدیبانی بواری مناڵان چاپ کردو ئێستا هیچ شوێنێک نییە دەبێت تۆ لەسەر ینی ئەبێتە بارگرانیەک بۆت ئەگین من پێم خۆشە زۆر گرنگە ئەو خاڵە ئەبێ وێنە یەکەمین خاڵی بەهێزی ئەدەبیاتی مناڵان بێت چکە لە 150 ئەگەر تۆ کتێبەکە لە بەردەستی مناڵێکی بنەڕەتیان باخچەی مناڵان دابنی ئەگەر نەتوانێت بخوێنێتەوە بە وێنەکان تی ئەگا باسی چی ئەکا بۆی ڕوونەکەیتەوە وێنەکان زۆر گرنگە جا ئەوەی کە ئێمە ناگەین بە ئەدەبیاتی جیهانی ئەوەیە کە گرنگی نادرێت بەم بوارە من ئەو چیرۆکەی خۆم کە باسێکم بۆ نەرویژی وەرگێڕا یەک دێر وێنەیەکی گەورە یەک دێر وێنەیەکی گەورە بەڵام تۆ دیقەت بە لە چیرۆکەکان و بۆندراوەکانی ئێمە یەک لاپەڕەی گەورە ئەو وێنەیەکی بچووک کە ئەمە مناڵ بێزارەکە و لە پرۆگرامەکانی خوێندنیشا هەروایە وێنەکانی ئێمە وێنەیەکی کرش و کاڵ و زۆر بچووک و زۆر بێزارکەرن گرنگی پێ نادرێ بەڵام بابەتێکی زۆری چڕوپڕی نووسین بەڵێ ئەمە خاڵێکی لاواز بجا بۆ ئەوەی بیرم نەچێتەوە لە کۆربەندیەکەیە یەکەم خاڵی گرنگ لە کۆربەندیەکەی ئێمەیە کە باوەڕم وایە ئەوەی من ئاگادار بن کۆربەندی ڕاوێژکاری پەروەردە و ئەدەب لەم شێوەیە نازانم لە سلێمانی و لە هیچ جێگایەکی کە نەکراوە بەوەی کە ئێمە زۆر گرنگیمان داوە بە توێژینەوە ینی ئەگەر دیقەت بی لە کوردستانە گرنگی بە توێژینەوە نادرێ هەرێکێکمان دێن لەسەر قسەیەک لەسەر کێشەیە قسە ئەەکەین بەڵام لە هەستکردنی خۆمانەوەی بۆ کێشەکە بە بابەتێکی توێژینەوەی زانستی ناین داخلی کێشەکە ببین و هەر لێەوە چارەسەری بۆ بکەین لە کۆربەندەکەیە نزیکەی 42 کەس بەشداریان کرد و ئەم کەسانە خۆمان وەکو لقی سلێمانی یەکێتی نووسەران با بڵێن کە خۆم یەکێک بووم لە ئامادەکارەکانی کۆربەندیەکە خۆمان داوامان لە کەسانی پسپۆڕی پەروەردەیی سیاسەتگوزارانی پەروەردەیی و کەسانی ئەدیبی بواری مناڵان کردووە کە توێژینەوەمان بۆ بێنن ڕاستەجانابیشت خۆت یەکێک لەو کەسانە بووی توێژینەوە توێژینەوەکەی من لە بواری ئەدەبیاتی مناڵان لە دیدارەکەی بوو بەس لە کۆربەندەکە من ئامادەکار بووم گرنگی و باەخی ئەدەبیاتی مناڵان کە من زۆر بۆم گرنگە چوەکو ئەدیبێت چکە ئەزانم کە چەندێک گرنگە توێژینەوەکەی من ئەوە بوو کە هیچ گرنگێک نادرێ بە ئەدەبیاتی مناڵان و ئەبێت لە دوای ئەو توێژینەوەی خۆم گەیشتم بەوەی کە ئەم کۆربەندە ساز بکرێ و نەتیجەی ڕاستپاردە و پێشنیارەکانی کۆربەندەکە ئەوەی لێ دروست بوو لە کۆتاییە ئەنجومەنێکی چالاکیە پەروەردەیی و ئەدەبیەکانی مناڵان دروست بوو لە کۆربەندیەکەیە و بە میوانداری نوێنەری وەزارەتی پەروەردە کاک ئەیوب و کەسایەتیەکی زۆر باشە ناو کۆربەندەکەیە ئامادە بوون و هەمویان هاوڕابوون کە بەڵێ ئێمە کێشەی زۆرمان هەیە لە بواری پەروەردە و ئەدەبیاتی مناڵان زۆر باشە کەواتە ئێمە تا چەند هەوڵەین بۆ نمونە لە ڕێگەی ئێوە کە لە بواری مناڵانە کارەکەن لە بواری ئەدەبیاتی مناڵانە کارەکەن مادام ئەمە تێکەڵ بە پەروەردەکرێ و سیستەمی خوێندرەکرێ ئەدەبیاتەکان جاب بکرێتەوە بە پێی قۆناغی تەمەنەکە تا چەند گفتوگۆ لەسەر بابەتەکە بەڵێ اینجا نەتیجەی با بڵین دوا ئەنجامی کۆربەندیەکە بە 20 خاڵ بوو کە یەکێکیان ئەوەی بەڕێز ئەو خاڵە بوو کە ئەبێت ئەدەبیاتی منەوە هەر توێژینەوەیەکیشمان هەبوو لەسەرەوەی ئەدەبیاتی مناڵان لە ئەدەبیاتی گەورەکان جیا بکرێتەوە گرنگی خۆی پێ بدرێ و ساڵانە ڤیستیڤاڵی جیهانی تایبەت بە ئەدەبیاتی مناڵان ساز بکرێ بە حکمیەوەی کە ئێمە شاری ڕۆشنبیریمان پێ ئەوترێ نابێت کە ئەم بابەتە فەرامۆش بکرێ ئەوە یەکێک بوو لە خاڵەکان و ئێمە لە ئێستاوە کارەکانمان دەست پێ ئەکات دوای ئەو نەتیجانەی دوای ئەو توێژینەوە و لێکۆڵینەوانەی کە کەسانی پسپۆر کەسانی تایبەتمەند سیاسەتگوزارانی پەروەردەیی دەستیان خۆش بێ کە زۆر ماندوو بوون ئەو ڕۆژە لەگەڵمان نەتیجەیاندا بە ئێمە دەیکەین بە بنەما و لە ئێستاوە کاری لەسەر ئەەکەین کاری ئێستامان پێما بێ قورسترە و ئەم بابەتانە هەمووی یاداش ئەەکەین بە بابەتی توێژینەوەی زانستی دەدرێتە وەزارەتی پەروەردە دەدرێتە وەزارەتی ڕۆشنبیری و وامان کردو کۆڵ نەدەین ئەوێ چارەسەر بکرێ باشە باسی چارەسەر و کۆڵ نەدانت کرد مامۆستا پێیان بە هیوایەوەی کە نەتیجەشی هەبێ بەڵام ئایا لە کۆربەندەکە هیچ لە لایەنی وەزارەتی پەروەردە یان ئەو لایەنانەی کە تایبەتن بەوەی کە لە بواری چاپی ئەدەبیاتی منداڵانە لە ئێستاە ئەرکی بۆ نمونە پێسپارتنی ژماری ڕاستپارتن و ئەمانە لە ئەستۆیان بێ هیچ لایەنێکی تیا بوو کە ئێستا ئەوانش هەر گوێیان لەم توێژینەوانە بێت گویان لەو چقبەستویە بێ کە جەنابەت باسی کردووە بەڵێ خۆشبەختانە نوێنەری وەزیری ڕۆشنبیری کاک ئەیوب لەوێ ئامادەیە هەبوو و ئێمە زۆر داوامان کرد ئەبێ ئامادە بێ و دەستی خۆش بێ ئامادە بوو و بەڕێز دکتۆر موحسین بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی بەڕێزیان ئامادە بوون و بەڕێز مامۆستا عومەر جێگری بەڕێوەبەری پەروەردەی گشتی سلێمانی ئامادە بوو کەسانێکی زۆر تایبەتمەند بە بابەتەکە و بەرپرس
لە هەردوو وەزارەت ئامادە بوون و دکتۆر محسین هەرخۆی یەکێک بوو لەوانەیە کە ڕاستپاردە و پێشنیاری هەبوو داوامان لێ کرد کە بەڕێزیان ڕاستپاردە و پێشنیارەکانی خۆی لەگەڵ ئێمەیان تێکەڵ بکە بەوەی کە لە دوجارە دەبێت کاری لەسەر بکرێ بەڵێ هەمویان ئامادە بوون و هەمویان هاوڕابوون و سەرجەمیان دانیان نابەوەی کە بەڵێ شکستێکی زۆر چەقبەستوێکی زۆر هەم لە بواری پەروەردە هەم لە بواری ئەدەبیاتی مناڵانە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کە زۆر جێی نیگەرانی هەمومان بوو ئەوەیە کە هەژمونی زمانی بێگانە بەسەر زمانی کوردیەوە کە زمانی کوردی لە ئێستاە لەو پەڕی لاوازیایە کە با بڵێن شێوازێکی ڕەنووسی ستانداردمان نییە ئەم لێراڵێ دوو بەکاربێن ئەوڵێ سێ و بەکاربێن ئەمەڵ یعنی زمانێکی یەگرتومان نیە و بەداخەوە ئێستا جیلێک گەورە ئەبن ئەڵێ ببوورە من کوردی نازانم من تەنها توانم ئینگلیزی قسە بکەم بەڕاستی ئەمە هەمومانی برینار کرد وەکو ئەدیبانی بواری مناڵان وەکو بەرپرسانی پەروەردەی هەمووی لەسەر ئەو خاڵە کۆک بووین کە ئەبێ کەلتوری جوانی کوردەواری و زمانی کوردی ئێمە کوردیەکەمان هێشتوینێتەوە یعنی ئێمە لە کۆربەندیەکەیە وا باس کرا توێژینەوەی کە مامۆستایەکی بەڕێزی زانکۆ باسی کرد وتی ئێمە بۆ نمونەوەکو عەرەب نین ئاینێکمان هەبێ بمان پارێزەوە لەو ئاینی ئیسلام ئاینی ئێمەشە بەڵام ئێمە ناتوانین لە کوردبوونی خۆمان پارێزی ئەتوانین تەنها ئەوەی کە کوردی هێشتۆتەوە تا ئێستا لە ڕێی زمان و کولتورەوەیە لە ڕێی جلوبەرگەکەمانەوەیە لە ڕێی جەژنی نەورۆزەوەیە ئەبێ گرنگی بەمانە بدرێت کە ئەمانە زۆر کات ببوورە خۆمان سەر لە مناڵەکانە شوێنین یعنی مناڵەکە لە یەکی ابتیدایی بێ ئەلفوبێ بخوێنێ بۆی فێری زمانی دایک بێت ئێمە یەکسەری خێنێ مەکتەبێکی ئینگلیزی بڕەپارێکی زۆری بووین لە بەرەوەی چاولێکەری و ئەمە بەداخۆ خۆزگەم گرفتەش بەرەو چارەسەر بۆ بڕۆشتایە بەڵام خاڵێکی تر گرنگە ئەگەر لە کۆتایی ئێوە کۆربەندەکەتانە ئاماژەتان پیا بێ بوونی چاپخانەکان ئێکوێ و پێویستان بە ئەدەبیاتی مناڵانە پێویستە چاپخانەکان زیندوو بکرێت تا چەند گفتوگۆ لەسەر بە دڵنیایی لەسەر ئەو خاڵی پێشووتر ئەمێ هەڵوێستێ بکەم بۆ نمونە زۆر ئاساییە با مناڵی ئێمە 3 زمان 4 زمان فێر ببێ هیچ عیبیتیان نییە زۆریش باشە با فێر ببێ بەڵام وان نەبێ شەرم لە کوردبوونی خۆی بکە شەرم لە زمانی کوردی بکە با زمانی دایکی ژمارە 1 بێ لە وڵاتێکی بچووکی وەکو سوید وەکو هەر وڵاتێکی کە زمانەکان بەس بۆ خۆیان بەکاردێ کە ئێمەش دەواچێ میندەتێکی وابی زمانی ژمارەیەک ئەو زمانی دایکە زمانی کە ئەزانێت 4 و 5 با بزانێ بەڵام شەرم نەبێ زمانی کوردی بزانێ ئەمەیان خاڵێکی تر چاپەمەنیەکان بە دڵنیایی ئەبێ گرنگی پێ بدرێت لەوەی کە بابەتی ئەدەبیاتی مناڵان گرنگی پێ بدەن و دەستگایەک هەبێ بۆ چاپکردنی ئەم بابەتانە کە ئێمە لە کاری داهاتوومان و ئەکەین کە شوێنێک هەبێ لیژنەیەک پێک بێنین لەوەی کە ئەدەبیاتی مناڵان دەبێ بە فلتەرا بڕوا و هەموو بابەتێک نەخرێتە زهنی مناڵەوە و دەستگایەکیش هەبێ کە هاوکاری ئەو بابەتە باشانە بکە کە شایستەن بە مناڵانی کورد دەرخواردیان بدریان بخوێندرێتەوە بە فلتەربردننی هەموو ئەکا زۆر و بۆری کەم ئەبێتەوە و هاوکاری ئەدیبەکانی شەکە جا خات و پەیەمک دووە پرسیاری من لە بەڕێزت ئێمە زۆر جار هەر بە پێ قسەکانی خۆشت ئەبینین مناڵان لە ڕێگەی وێنەوە زۆر زووتر لەگەڵ بابەتەکە پەیوەندی دروست ئەکەن ئەگەر وێنەکە جوڵاویش بێت پێما بێ ئەوەنەی تر لوتفی بابەتەکە و ئاسانکاری بۆ بابەتەکە ئەبینین تایە ئەبینرێ جا ئایا هیچ هەوڵێکە لە ئێستای شاعرانی خۆمان شاعرانی کورد ئەو شعرانی بۆ مناڵان و تویانە لەگەڵ کۆمەڵی کۆمپانیامان هەیە ئەنیمێشنی مناڵان دروست دەکەن ئەمە با بڵێن پەیوەندیەک دروست بکرێت ئەو ئەنیمێشنانە با بە شاعری کوردەوە بێت بە دڵنیایی یەکێک لە خاڵەکان یعنی زۆر جوان بۆ بابەتەکە ڕۆیشتی کە ئەمانە هەمووی توێژینەوەکانی ئێمە تایە ئەم بابەتانەی تیا هەبوو لەسەر ئەوەی کە کتێبخانەیەکی ئەلکترۆنی با بڵێن ئێستا مناڵەکانمان هەمووی گیرۆدەی ئایپاد و مۆبایلن لە باتی ئەوەی کە بابەتی خراپ بەرچاو بەردەستیان کرێت کتێبخانەیەکی ئەلکترۆنی تایبەت بە مناڵان و ئەم بابەتانەی بواری ئەدەبیاتی مناڵان کوردیەکان لە ڕێی ئەنیمەیشنەوە لە ڕێی ئەنیمەیشنەوە بکرێ ئەمەش بە ئاسان ناکرێت چکە بابەتی ئەنیمەیشن تۆزێ کاری ئەوێت سپۆنسەری بۆ پیا بکرێت لە ڕێی ئەمەوە بگاتە دەستی مناڵان لە ڕێی ئەنیمەیشن و ئیفلام کارتۆنەوە بابەتی ئەدەبیاتەکان بگا بە مناڵان و یەک خاڵی تر کە زۆر بۆم گرنگ بوو ئەوە بوو کە کتێبخانەی گەڕۆک بە گوندەکان مناڵانی گوند فرامۆژ نەکرێ کتێبخانەی گەڕۆکمان هەبێ بابەتەکانی خۆمان بگاتە دەستی ئەوانیش لە گوندەکان دەستەکانە خۆش بێت بە هیوای ئەوەی کە ئەم کۆربەندانە ئەم کۆبوونانی ئەوە کە لە بواری مناڵانە کارەکەن سوودی هەبوو بێت وە بگەنە دەرئەنجامێک کە دوجار پێیوەستە بە هەموو خێزانەکانەوەش کە بۆ مناڵەکانی هەمومانە تاوەکو سوودی لێبێن دووبارە سپاس بۆ کورتساتی ئازیز زۆر سپاس